دادگای فیدراڵی پێشجەژن بڕیار دەدات و هێشتاش دەنگۆی ناردنی موچە بە قەرز لەلایەن سوودانیەوە پشتڕاست نەکراوەتەوە. سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەمڕۆ دووشەممە 2 حوزەیرانی 2025 پشتڕاستی کردەوە کە ئەو هەواڵی چەند ڕۆژێکە سەبارەت بە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بە شێوەی قەرز هێشتا پشتڕاست نەکراوەتەوە. سۆران عومەر لە چاوپێکەوتنێکی میدیایی لەگەڵ بەغداد اليوم ڕایگەیاند کە بڕیارەکەی دادگای فیدراڵی بە ئەگەرێکی زۆرەوە بەر لە جەژن دەردەچێت کە داوا دەکات موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ ئەمساڵ بدرێت. هەردوو حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێم پابەند دەکات بە جێبەجێکردنی سەرجەم مەرجەکان. ئاماژەی بەوەش کرد بڕیار بۆ سوودانی موچەی فەرمانبەران بە شێوەی قەرز بنێرێت، بەڵام بۆ بڕیاری دادگای فیدراڵی بابەتەکەی دواخست، بەڵام بە هەر جۆرێک بێت پرسی موچە پێش جەژن یەکلای دەکرێتەوە. ئەمە لە کاتێکدایە دوێنێ یەکشەممە دادگای باڵای فیدراڵی ئاشکرای کرد کە سکاڵایەکی یاسایی لەلایەن فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە بەدەست گەیشتووە کە داوای بەردەوامی پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات بە گوێرەی بڕیارەکەی پێشووی دادگای فیدراڵی. دادگاکە ئاماژەی بەوەش کرد فەرمانبەران داوای فەرمانی فیدراڵیان کردووە کە وەزارەتی دارایی فیدراڵی پابند بکات بە پێدانی موچە. جەختیشی لەوە کردەوە کە ئەو داوایە بە ژمارە 104 فیدراڵی 2025 تۆمار کراوە و دەرکردنی فەرمانی فیدراڵی بە زووترین کات بڕیاری لەسەر دەدرێت. ڕۆژی چوارشەممەی ڕابردوو تەیب سامی وەزیری دارایی نووسراوێکی فەرمی ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان کرد و ئاگاداری کردەوە کە وەزارەتی دارایی فیدراڵ ناتوانێت بەردەوام بێت لە ناردنی پارە بۆ موچەخۆران و هۆکارەکەشی بۆ تەواوبوونی پشکی تەرخانکراوی کوردستان لە یاسای بودجەی فیدراڵیدا گەڕاندەوە کە دەکاتە لە 12.67. بە گوێرەی بەڵگەنامەکە خەرجی ڕاستەقینەکە لەلایەن هەرێمەوە وەرگیراوە 13 تریلیۆن و 547 میلیارد دیناری تێپەڕاندووە کە بە گوێرەی نووسراوەکە ئەو بڕێیەکە لە بودجەی ساڵی 2023 2024 و 2025دا بۆی دانراوە.